ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لە خێم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر هەرێم و بەغدا لە گەڕێکی دیکەی ململانەی سامانە سروشتیەکان دوای بڕیاری دادگای باڵای فێدرالی عێراق لەسەر مەسەلەی فرۆشتنی نەوتوغازی هەرێمی کوردستان کە ڕایگەیان نادەستوریە، ینی کاردانەوە زۆر لە هەرێمی کوردستان بۆ مەسەلەی نادەستوری بوونی فرۆشتنی نەوتوغازی هەرێمی کوردستان لەلایەن دادگای باڵای فێدرالیەوە دەربڕا. کۆبوونەوەی چوار سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستانمان بینی کە ڕاگەیەنراوێک بوو و تێیدا داوا کات کە ئەم مەسەلەیە بە گفتوگۆ و لێکتێگەیشتن لەگەڵ بەغدا تا ڕادەیەک چارەسەر بکرێەوە. ئەمڕۆژ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە بەگشتی لەسەر کۆی بابەتی نەوت و هەروەها دۆسەی دەستوری بوونی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان و هەروەها نادەستوری بوونی تا ڕادەیەک ئەو دادگا باڵا فیدرالی کە لە بەغدا هەیە و هەروەها بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی کە بڕیاری یەکلاکەرەوە و حاسمن دەبێت جێبەجێ بکرێت قسە و باسی هەبوو. هەرێمی کوردستان تا چەند ئەتوانێت ئەم ململانێ دەستوریە لەگەڵ بەغدا بە ڕێگایەکی یاسایی و لە چوارچێوەی مادە دەستوریەکاندا یەکلایی بکاتەوە. ئەگەر نەتوانێت دەم کێشێ بە شێوەیەکی عەقڵانی لەگەڵ بەغدا بە چارەسەرکردن و ئاراستەیەکی دۆستانە و هەروەها لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و عێراق یەکلا بکرێتەوە، هەڵوێستی بەغدا و دادگای باڵای فیدرالی چێ بە بەرامبەر هەرێمی کوردستان. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک پێشڕەوەیسی چاودێری سیاسی کە بۆ سپاسەوە بەڕێزیان لە سودەکانمان لە شاری هەولێر لەگەڵمن، هەروەها دکتۆر ئاراس عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کە بەڕێزیشان لە شاری هەولێرە و لە ڕێگەی سکایپ لەگەڵمان. سەرەتا گەر بە ڕوخسەتی کاک پێشڕەو لە دکتۆر ئاراس عەبدوڵڵاوە دەست پێ بکەم مامۆستای زانکۆ. دکتۆر بەگشتی ئێستا دازانین کە دۆخێک هاتۆتە ئاراوە بەهۆی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی لەسەر فرۆشتنی نەوتوغازی هەرێمی کوردستان تا ڕادەیەک شڵەژانی لەناو خەڵک دروست کردووە، نائارامی لەناو خەڵک دروست کردووە و کاردانەوە و لێدوانەکانی هەرێمی کوردستان بۆ ئەم بڕیارە هێندەی تر دۆخەکەی قورس کردووە. خوێندنەوەتان بۆ ئەم دۆخە بەگشتی چۆنە؟ سڵاوتان لێبێت. طبعاً بارودۆخی عێراق بە شێوەیەکی گشتی بە بارودۆخێکی هەستیار و خراپدا دەڕوات، بەداخەوەکەوە دادگای فیدرالی لە ئانوساتێکی خراپدا هاتوتە گۆڕەپانەکە و حکم لەسەر هەندێک بڕگەی دەستوری ئەداکەوە ئەوە کێشەیەک بۆ یەکدەنگی و یەکماڵی عێراقیەکان کە ئێستا پێویستیان پێ لە ئەگەری دروستکردنی حکوومەتێکی نوێ و ئەگەری دروستکردنی کابینەیەکی نوێی حکوومەتی عێراقین. ئەو کێشانە یاخود ئەو بڕیارانەیەکەوە دادگای فیدرالی ئەیدا من وای تەشبیها دەکەم وەکو ئەنجومەنی مەسلحەتی ئێران کەوا تەداخل لە هەموو پرۆژەیەک و پرۆژە یاسایەک و مادەیەکی دەستوریدا بکە کە ئەوەش لە خۆیدا پێشاتێکی خراپە. دەبێت دادگای فیدرالی تەفسیری مادە یاساییەکان کە تەفسیرکردنی ئەو مادە یاساییانەش بۆ یەکدەنگی و ئاشتەوایی بێ نەک بۆ قوڵکردنەوەی قەیرانە سیاسیەکان. بەداخەوە ئەوەی کە ئێستا ڕوودەدا ئەوەیە لە بەغدا جا بۆیە بە هەموو پێوەرێک ئەمە ئەگەر لە ڕووی یاساییەوە شیکردنەوەی بۆ بکەین بڕیارەکەی دادگای فیدرالی حکومەکەی دادگای فیدرالی کە حکمی داوە سەرجەم فرۆشتنی نەوت و غاز و ئەو شتانێکەوە پەیوەستن بە نەوت و غازەوە دەستکردوێتە دەسەڵاتی حەسبی کە حکوومەتی عێراق مامەڵی پێدا بکە خۆی لە خۆیدا ئەوە پێچەوانەی مادەی 112 115 دەستورە باش نییە دادگای فیدرالی لە پرسە سیاسیەکاندا تێوە بگڵێ ئەو پرسە سیاسیانەیە نابێ مەحاکمی عێراقی دەستێوەردانی دەبکەن یاخود لایەنە سیاسیەکان سیاسەتە ئیقلیمیەکان. ئەخ دکتۆر ئاراس بیرمان نەچێتەوە، ینی وەکو دەوترێت دادگای باڵای فیدرالی دادگایەکی سیاسی دەستوریە، یعنی کەواتە بۆی هەیە لە پرسە سیاسیەکانی شاو قسەی هەبێت و بڕیاری یەکلاکەرەوە بە وەکو بینیمان چۆن لە پرسی کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەران بڕیاریدا، لە پرسی بۆ نمونە کاندیدی یەکێک لە لایەنە سیاسیەکان بڕیاریدا و دوجار ئێستش کە لە بڕیاری فرۆشتنی نەوتی هەرێم جارێکی دیکە بڕیاریداوە بڕیاری دوێنیشیمان بینی کە جارێکی دیکە لەسەرکردنەوەی دەرگای خۆکاندیدکردن بۆ پرۆسەی ینی پۆستی سەرۆک کۆماری عێراق بڕیاریدا. کەواتە پرسەکان هەم سیاسی هەم دەستوریشن، ینی کەواتە و دادگای مختصە لەو بوارەیە ناتوانین بڵێن دەستوریە چونکە لەبەر ئەوەی سەرچەر نییە ئەو تەفسیرێکەوە
دادگای فیدرالی بۆ مادەیەکی دەستوری دەکا بە پێی ئیجتیهادی خۆیان حکمی لەسەر بدەن چونکە ئەمە بێت لەسەر دوو خاڵی سەرەکی با ئێمە ڕێککەوین یەکەمیان مادەی 112 هەیە مادەی 112 دەڵێ فرۆشتنی نەوت دەبێت لەگەڵ حکوومەتی مرکزی بە مشتەرەکی بکرێن هەرچی بڕیارەکەی دادگای فیدرالیە ئەڵێ حەسریەن بدرێتەوە دەست بەخدا خۆی لە خۆیدا ئەو پێچەوانەی دەستورە جا بۆیە دادگای فیدرالیش دەلایەن بە پرۆژە یاسای پەرلەمانی عێراقی دەبێت دروست بکرێتەوە ئەو دادگایکەوە ئێستا هەیە نەقسی تێدا لە پێی مادەی 92 کە باز دەکات دەڵێ دەبێت لە نۆ دادوەرپێک بێن جگە لەوانە کۆمەڵێک یاساناس کۆمەڵێک یاساناسی بواری فقی ئیسلامی تێدا بێت هەر پرسێ بکەوێتە بەردەستیان ئەوانەیە یەکەم جار دەبێت خوێندنەوەی بۆ بکەن پاش خوێندنەوەی خۆیان ئەو جا ئەدرێ بە دادوەرەکان کەچی ئێستا دادگا خۆی بڕیانەدا بەبێ ئەوەی هیچ تەفسیرێکی یاسایی هەبێ خۆمادەکان وازحیان لە دەستور پێویست ناکە خوێندنەوەی جۆراوجۆری بۆ بکرێ مەسەلە بە سیاستکردنی دەستوری عێراق کێشەکانی نێوان کورد و باڵێن هەرێمی کوردستان و حکوومەتی مرکزی ئالۆستر دەکات جا بۆیە ئەگەر بێت و لەسەر بنەما دەستوریەکان حکوومەتدا شتێکی زۆر باشە بە پێی دەستور لە دەستور دەرنەچێت چونکە دەسەڵاتی دادگای فیدرالیش نییە پێچەوانەی بڕگەی دەستور حکوومەتدا تەنیا یەکشت ئەتوانێت دەستور مادەکانی دەستور بگۆڕێ هەموارکردنەوەی دەستور دووبارە خرانە دەنگدان خەڵک دەنجی لەسەر بداتەوە ئەگەر دەنجی لەسەر نەدرایەوە یعنی ئەو کەواتە ئەو مادە دەستوریانە هەبەردەوام دەبێ ئەوەی کە لەلایەن دادگای فیدرالی عێراقیەوە دەکرێت یعنی تەنیا ئیجتیهادی شخصی خۆیانە بەداخەوە بۆ ئەو پرسەس بۆ بەڵام دکتۆر یەک پرسی کامێ لە جەناب بکەم بە حکمی ئەوەی کە ئەو دادگایە وەکو جەناب دەڵێ ئیجتیهادی شخصی خۆیانە خۆیانی ئەم دادگایش دادوەرەکانی ینی تەوازنی تێدا پارێزراوە دوو کوردی تێدایە باش ینی خۆ دوو کووردە ینی بیرمان نەچێمە لە کوردستانەوە چوون و زۆر جاریش دەوترێ هەرێک لەو دادوەرانە سەر بێکێ لەلایەنەکانی هەرێمی کوردستان کە یوژەشێتی و پارتیە باشە ئەگەر ئەم دادوەرانە بڕیارێک بۆ نمونەگەر لە دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بێ ئەی باشە ئەوان بۆ چوونەتە ژێرباری ئەوە بۆ ئەوان دەنگیان داوە بۆ بڕیارە کە لە دژی هەرێمی کوردستان بوو دەنجیان نەداوە بخۆی نەخێر دەنجیان نەداوە بە خۆی حەف دەنگ بەرامبەر بە دوو دەنجی نەدرا و ڕیارەکە ئەو هەیە لە کۆتایی فەقەڕای حکومەکە نووسراوە ئەم بڕیارە لە کۆینۆ ئەندام تەنیا هەفتیان دەنجیان داوە دوانیان دەنجیان نەداوە بەڵام من بام لە محکەمەکە لەسەر مەحزەڕی کۆتایی یا لەسەر بڕیارەکە واژوو نەدەکرد چونکە ئەو مەحاکمانەی تانەیان لێ نادرێ وەکو محکەمەی دادی نێودەوڵەتی وەکو محکەمە فیدرالیانێکەوە تەفسیری مادە دەستوری و یاساییەکانەکەن خۆی وا پێویست بوو ئەو دوو دادوەرە کووردە واژویان نەکرد باە لە کۆتاییەکەیدا بەیاننامەیەکیان دەرکرد بە بیان گوتبایە ئێمە لەبەر ئەو هۆکارانە لەبەر ئەوەی کەوا دەستوری نیە نەماتوانی ئەو بڕیارە واژوو بکەین خۆی عورفە نێودەوڵەتەکە ئەو هەیە کە ئەوانە واژویان کردیە ناشتوانن بەیانیتانە لە بڕیارەکەدەن بەڵام وەکو دەنگدان من بڕیارەکەم خوێندەوە ئەو دوو دادوەرە کووردە دەنجیان نەدایە هەفت دادوەر دەنجیاندایە لە پرسەکانیش لە ناو دادگای فیدرالی عێراق بە زۆرینە و بە کەمینە دەڕوە ئەگەر هات و بۆ نمونە لەسەر بڕگەیەکی دەستوری 4 بە 4 بوو 4 بەڵێ بوو 4 نەخێر بوو سەرۆکی دادگا بچێتە چەهان بەرەوە ئەولایە یعنی دۆستەکەی ئەولایە حسا ئەژمارەکرێت کەواتە بە 5 دەنجیش ئەتوانن حکم لەسەر شتەکان بدەن دەست خۆش دکتۆر ئاراز دێم و خزمەتجەنات بۆ کۆمەڵی پرسی دیکە کاگەیە پێشڕوانی بۆ نمونە ئەم مەلملانەی کە هەیە لەسەر مەسەلی سامانە سروشتیەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا کە لە ساڵی بە دیاریکراوی لە دوای 2007 و سەری هەڵدا و دوای کە هەرێمی کوردستان ینی خۆی بڕیاری داوە نەوتەکەی بفرۆشێ زۆر جار دەوترێت هەرێمی کوردستان خۆی بڕیاری نەداوە بە تاگلایەنە گروپی قەیرانە نێودەوڵەتیەکان هەیە لەم بینەدا کە ئەوان ینی تا ڕادەیەک ئۆکەی کۆتاییان داوە بە هەرێمی کوردستان کە نەوتی خۆی بفرۆشێ گروپی قەیران نێودەوڵەتەکانیش کە پێکدێت لە بەغدا لە تورکیا لە ئێران لە ئەمریکا لە بەریتانیا و خودی هەرێمی کوردستان خۆشی تێیدا بووە کەواتە ئەگەر هەرێمی کوردستان توانی بێتی لە ساڵی 2007 تا ئێستا نەوتەکەی بفرۆشێ و عێراقیش تا ڕادەیەک بێدەنگ بوو بێت ئێستا مەسەلەی جوڵاندنی ئەم جۆرە دۆسیە قورسە کە لەسەر هەرێمی کوردستان ئەگەر هەرێم بە شێوازێکی تەندروست مامەڵە نەکا لەگەڵیا کاردانەوەی خراپی لەکەوێتەوەکو زۆرێک لە چاودێرانەڵێن بۆچی ئەم قەیرانە لە ئێستادا سەری هەڵداوە و کێ هۆکارە بۆی کە ئەم دۆسی جوڵاندوە بەڕاستی سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ بینەران لە ڕاستیە بەر لە
سازانی هەڵبژار من لە بەرنمەیەکی جەناب تا بەشدار بووم لەوێن دەرەوە لە پاراگرافێکی ناو قسەکانمە کە بۆ بینەران باسم کرد ئێستا دەمەوێت باسی بکەمەوە هەمومان دەمازانی یەکگرتووی کورد تەبایی کورد مایەی دەنگێکی زوڵاوە بۆ کوردەکان لە بەغدا هەمووشمان دەمانزانی لە ماوەی ڕابردوو هەم بە دیوە سلبیەکە ئەزبوونمان کردووە کاتێک ئێمە پەرتەوازە بووین هەمیش بە دیوە ئیجابەکە ئەزبوونمان کردێ کاتێک ئێمە یەکگرتوو بووین کاتێک ئەم کێشانە پێکۆکەڵەکە دەبن و کۆ دەبنەوە کۆ دەبنەوە کۆ دەبن و ئیتروای لێدێ نیارەکانمان لە بەغدا ئەم دۆسیانە بجوولێن ئەگە تەنانە دۆسیەکان درێژاییشی ینی ماوەی تەقدیمکردنیشی زیاتر بێت لە 10 ساڵەوە ئەمانە چما پێ دەڵێ ئەمانە ئەوما پێ دەڵێت ئێمە لە هەرێمی کوردستانە یەکگرتوو نەبووین ئێمە لە هەرێمی کوردستانە لە زیاتی قەزیە نەتەواتێکە حیزبایەتی لامان ئامانج بووە ئێمە لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک بابەتی نەتەواتیمان بەلاوەناو بابەتی حیزبیمان خستۆتە پێش و ئەولەویەتەوە کاتێک ئەمانە دەکەین بێگومان دەرەنجامەکەشی ئەم کێشانە دەبێت بۆیە قسەکەی جەنابتان ڕاستە کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو چاودێران بەو دۆخە لە بیریانە کاتێک هەرێمی کوردستان نەفتی پرۆسیسی فرۆشتنی نەفت بە بۆڕی خستە بواری جێبەجێکردنەوە ئەوسا دەوڵەت مەدار نووری مالیکی کاتێک سەرۆک وەزیرانی عێراق بوو چەندە هەوڵیدا تەنانەت بیرمانە نامەی بەناوی عێراقیشە بۆ ئەمریکا و خودی کە سەرۆکی ئەوسای ئەمریکاشەوە نرد بەڵام نەمان بینی یەکێک لە کۆمپانیەکان لەوێندرەوە بە شێوەیەکی هەمیشەی واز بێنێت نەمان بینی ئەم پرۆژەیە ڕۆژ بە ڕۆژدا تەراجەبی بەڵکو بینیمان ئەمە بەردەوامی هەبوو کەواتە باشترین یان سادەترین وەڵام بۆ پرسیارەکەی جەنابتان بە فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانە هەر پێیوەست نییە بە خودی هەرێمی کوردستان بەڵکو بریتە لە کۆمەڵێک هاو ئۆکەی وڵاتانیشەوە بینیشمان لەسەر ئەم بابەتە لە ماوەیدا ڕابردووە لە محکەمەی نێوان لە محکەمەیە عێراق و لایەک تورکیا چوونە ناو دۆسیەیەکی یاساییشەوە لەسەر ئەم بابەتە کەواتە ئەگەر بینەری کڕیارەکانی نەوتی کوردستان بینوە هەر بە هەمان شێوە بینەری ئەو وڵاتانە بن کە هاوکار بن لە مەڕفرۆشتنی نەفتی هەرێمی کوردستانەوە کەواتە دەکەینە ئەو ڕاستیە ئەمە تەنها پێوەست نییە بە عێراقیەکان بەڵام دێمەوە ئەسلی مەسەلەکە هەرێمی کوردستان لەگەر بەغداوە لە ماوەی ڕابردوو کۆمەڵک کێشەیان ناوە ئەم کۆمەڵک کێشە هەیە ئەم کێشانە مای چارەسەر نەبوون وای لێکردو ڕۆژ بە ڕۆژ پانتایی کێشەکان فراوانتر بێت وای کردو ڕۆژ بە ڕۆژ کێشەکان ڕۆ ئالۆزیدا بڕوات هەر لەبەر ئەوە شەڕێگا بە محکەمەی اتحادی دادات کاتێک دۆسیەکی کۆن بجوولێنێت و لە زەرری هەرێمی کوردستانە یەکلای بکاتەوە بۆیە ڕێگای ڕاست لەبەردەم هەرێمی کوردستان ڕێگای ڕاست لەبەردەم پارتی دیموکراتی کوردستان بە پلەیەک ئینجا یەکێت نیشتیمانی کوردستان ئینجا بزوتنەوەی گۆڕان و کۆی حیزبەکانی تری بەشدار بوو لە کای حکومڕانی لە هەرێمی کوردستان و هێزە متمانە پێکراوەکان بۆ پەرلەمانی بەغدا بە شێوە گشتیەکە لەسەر شانێتیان جۆرێک لە جۆرەکان ململانەیە حیزبیەکانیانەوە بەلاو بنێن چونکە نەبێتە مای لاوازبوونی زیاتری هەرێمی کوردستان نەبێتە مای زیاتری لاوازبوونی مافەڕەواکانی خۆمانەوە ئەمە لەلایەکی تریشەوە من دەمێ ئەمە ئیزافە بکەم من نازانم بۆچی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو هەمیشە بە شێو بۆ داکۆچیکردن لە مافەکانی یان بۆ پێداگریکردن لە مافەکانی شێوێکی بەرگریانی هەیە بەراورد بە شێوێکی هێرشبەرانە بیتن ئەوە بینیمان لە ماوەی ڕابردووەکە محکەمەی ئیتیحادی ئەم باسە کۆنەی جولاندووی لە زەرری هەرێمی کوردستان یەکلای کردووە پێ دوایە هەرێمی کوردستان پشتی بەست بێت بەو پشتیوانی کە جەناب دامەژەت پێدا کە پشتیوانیشی تا ڕادێک نێودەوڵەتی هەیە بۆ فرۆشتنی نەوتەکەی و زۆر جاریانی ینی خەمسارد بوو بەرامبەر بەغدا و زۆر جوێی نەداوە بە بڕیارە یەکلاکەرەوەکان کە لە بەغداوە دەرەچێت ئومێدەوارم وای نەکرد بێت چکە وای کردبێت ئەمە زەرەرە ڕاستە دیفاکتۆ ئێستا وەکو دیفاکتۆ ئێستا کۆمەڵک وڵات هەیە تەعامل لەگەر نەفتی هەرێمی کوردستان دەکەن لە بنەمای کڕیار و فرۆشتنە نەفتی هەرێمی کوردستان ساغ دەکەن و ئەگەرچی هەرزانتریشە لە وڵاتانی ترەوە لە نرخەکەی خۆیەوە بەڵام ئومێدەوارم ئەمەی نەکردبێت چکە ڕێگا ڕاستەکە ئەمە نییە بۆچی لە بەرەوەی محکەمەی اتحادی محکەمەیەکی باڵایە لە بۆ یەکلاکردنەوەی کێشەکانەوە هەنگاو دەنێت ئەگەر لە ماوەی ڕابردوو ئێمە محکەمە ئەم بڕیاری وامان نەبوو باشتر کاریەکانمان ڕای دەکرد بەڵام کاری ڕاست لەبەردەم هەرێمی کوردستان ئەوەیە بێ کێشەکانی خۆی بە یاسایی بکە بە نمونا بێ دەستوری تەفسیری دەستور بکات چونکە هەموو شیکەرەوانی دەستور لەسەرەوە کۆکن لە باسی سامانە سروشتیەکان ئەوەندەی هێما بۆ
دەرهاتوەکانی پرۆسی ینی پێشتری کاتی حکومڕانی عێراق کراوە باسی ئۆندە لە سامانە دەرنەهێنراوەکانی دوای پرۆسیسەکە نەها کردووە ئەمە خاڵێکی بەهێزەکە هەرێمی کوردستان کاری لەسەر بکە ئەمە یەک دوو هەرێمی کوردستان کۆمەڵک حەقیتری هەیە من نازانم بۆ دەبێت هەمیشە داکۆچی ینی شێوە بەرگریەک بیکە لە حاڵەتەکەەوە تۆ دەتوانانی هێرش بە چکە هەمووشمان دەیزانین باشترین بەرگری بریتێ لە هێرشکردن بۆ دۆسیەی دەرنەکردنی قانونی نەفت و گاز دەرناکە بۆ دۆسیەی قەرەبووی ئەنفال دەرناکە نایکاتە داوا داوای ناکە بۆ دۆسیەی ئەنفال بۆ دۆسیی هەڵەبجا بۆ دۆسیی چیمیا باران بۆ دۆسیی مافی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ دۆسیی بودجە بڕین بۆ دۆسیی دروست نەکردی محکمەی اتحادی دەنجومەنی اتحادی نایکە کۆمەڵک بۆ دۆسیی تاخیر دەرکردنی قانونەکانی تر لە شێوەی مادەی ١40 لە شێوەی مادە دەستوریەکانی تر لە شێوەی مادەی ١40 لە شێوەی استیقاقاتی پاسەوانی هەرێم هەموو ئەوانە خۆ کەرسەی باشن لە دەست هەرێمی کوردستانەوەگە بیکاتە بەڕێکارە یاسایەکان و بیکاتە داوا بۆیە من دەمەوێت بێتە سەرەوە وەکو لە ناو بڕیش پرسیارێکە تێدا کرد هەرێمی کوردستان دەبێت ئەوەندە کار لەسەر دیفاکتۆ نەکات کە ئەم پرۆسی بە شێوە دیفاکتۆیەکە ڕۆیە بەڵکو دەبێت دیوە قانونیەکانیش بگرێت چونکە کاتێک ئێمە کەم تەرخەم دەبین یان کاتێک بەدڵمان نابێت بۆ چارەسەرکرد کێشە کەڵەکە بۆکانی ماوەی ڕابردوو چەندە کەڵەکە بێتەوە لە دۆخیترەوە بەکاردێنێ بێگومان کۆی ئەم بابەتانش بەچ دەبێت هێزە براوەکانی هەرێمی کوردستان لە ناویە پارتی دیموکراتی کوردستان بە پلەیەک اینجا یەکێک نیشتیمانی کوردستان و بەڕێزبەند حیزبەکانی ترەوە دەبێت بەرجەوەندی حیزبیەکانیانەوە بەلاوە بێ ناکرێت پۆستێکی سەرۆک کۆمار ببێتە مای پەرتەوازەکردن کە ئەم کێشەی وای لێ بکە ئەگەر لە ماوەی ڕابردوو حەقی لایەنێک بێ دەبێت ئەم حەقی مسۆگەر بکرێت بۆیە ئەم پێگرتووە لە هەرێمی کوردستانی شەوە تێدا تحقیق بێت تۆ ئەگەر ئەم کارەیەت کرد دەتوانانی زوڵالتر کاریگەرتر داکۆچی لە مافە دەستوریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە دەستوری عێراق بکە لە گریمانەی پێچەوانە بێگومان محکمەی اتحادی دۆسەی نەک محکمەی اتحادی کەناڵەکانی تریشەوە دۆسەی تریشیان دەبێت لە هەرێمی کوردستانەوە چونکە ئەم بابەتەی کە پێی دەگوتێ بڕیاری محکمەی اتحادی دیوەکی یاسایی هەیە هەمووشمان دەیزانی دنیا لەسەر بنەمای قانونیەکان کەمتر دەست تەداخل دەکەن وەکوی لەسەر بنەمای دیفاکتۆ و سەربازەکانەوە بۆیە دەبێت هەرێمی کوردستان ئەمە بەجددی وەرگری بۆ چارەسەرکردنی کێشەکات چونکە بە دڵنیایی و ئەگەر چارەسەری نەکات لەوانەیە لێککەوتەی تریشەوە لە دوا بێت زۆر باشە دەست خۆش کاک پێشڕۆ دکتۆر ئارزۆک و کاک پێشڕۆ ئاماژەی پێدانی هەرێمی کوردستان بۆ لەسەر بنەمای دیفاکتۆ کار دەکات بۆ ینی لە ڕووە قانونی و دەستوریەکەوە ناچێتە ینی مووقعی هێرشکردنەوە چکە ئێستا لە بەغدا ینی هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان لە ڕووی قانونی و دەستوریەوە و کۆمەڵێک دۆسیە دەجوڵێنێت لە دژی هەرێمی کوردستان هەرێم پێ دوایە لە دوای ئەو بڕیارانەوە و لەم گەڕەی ململانەی کە لەسەر سامانە سروشتیەکان هەیە پێدەنێتە ینی قۆناغی هێرشکردنەوە دکتۆر ئاراس لەگەڵمان ماوی پێچێ پەیوەندێکی جۆ لێ بوو دکتۆر ئاراس زیاد دووباریکەمە پرسیارەکە زۆر باشە ببوورە دکتۆر ئاراس کاک پێشڕۆ ئاماژەی بۆ دا ینی پێویستە هەرێمی کوردستان یعنی لەسەر بنەمای دیفاکتۆ کار نەکا پێویستە لە ڕووە قانونی و یاسایەکانەوە بێتە مووقعی هێرشبردن لەبری ئەوەی کە لە مووقعی دیفاعدا بمێنێتەوە پێ دوایە ئەم گەڕی ململانەکان لە نێوان هەرێم و بەغدا لەسەر مەسلەی سامانە سروشتیەکان و نەوتوغازی هەرێمی کوردستان هەرێم دەخاتە قۆناغی هێرشبردن بەرامبەر بەغداوە کۆمەڵێک دۆسی گرنگ کە هەیە بۆ هەرێمی کوردستان دەبێتە بمایی یەکلاکەرەوە بیجوڵێنە لە داهاتوە بەڕای من دەبێ سەرەتا هەمواری یاسای دادگای فیدرالی عێراق بکرێتەوە لەناو پەرلەمانی عێراقدا چونکە ئەبێ نەسێ زیاد بکرێ هەر بڕیارێکە لەلایەن دادگای فیدرالی و ئەدرێ دەبێ بنووسرێ ما لم يخالف نصوص الدستور أو المواد القانونية ناكري دادگای فيدرالي ببيت سنجي محك لها مشتكدا يعني يستوى لها تو دادگای فيدرالي حكمي عراق كان حكومتي تنفيذية ما أنا حكومتي تشريعية ما سر جنب ريارة كان لان دادگای فيدرالي وأدري أوش ناكري أو دصلاة فراوانا لولاتي شي فيدرالي وك عراق كفرنته بفر مذهب دصلات الشراء بدري بدادگای فيدرالي بكيف خوي كنو بو ماده اساسيه كان بكات من دموي لسردو خالي تري قصه بكم يا كم يعني هر خالي خوش بو مام جلال لفيديو دا اماجي بشتي كردو كالي او بروجا فروشني نوتي هريمي كردستان
ئاخەتکردن لەگەڵ ئەو کۆمپانیا بیانیانە دەستوری بەپێی مادەی 112 و یاساییشە بەپێی ئەو ئیتیفاقی کەوا حکوومەت ئەو کاتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی کەواتە لە ڕوە دەستورەکە دەستوریە لە ڕوە یاساییەکە ئەو حکومە و ئەو بەندە یاسایانە کە لە نێوان دوو حکومت ئەکرێ حکوومەتیی مرکزی و حکوومەتێکی ئەقلیمی لە عێراقدا ئەوە دەبێتە چوارچێوە یاساییەکە یعنی زۆر جوانی پێکاوە زۆر جوانیشی کردوتەوە خواڵی خۆش بسەرۆک مامجلال کەسایەتێکی کاریزما بۆ ئەیزوانی لی دەیزانی لە چمون تەنەقێکەوە قسان ئەوە من هەر لە ڕێگای ئەو کەناڵی بەڕێستان پارەکە ئاماژەم پێدا کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە نەمانتوانیوە کەسانی زۆر بەتوانە بنێرینە پەرلەمانی عێراق بەکانی دەستنیشانکردنی کاندیدەکان لەلایەن پارت و لایەنە سیاسیەکان تۆزێ با بڵێن عەشیرەتگەری و کوتلە بازی و ئەو ئەساسە خەڵکمان ناردۆتە بەغدا بۆیە هەموو جار تاکیدم لەوە کردوێتەوە دەبێ ئەند کەسانی ئاکتیڤ و شارەزا و زمانزان بچن لە بەغدا شەڕی دەستوری ئێمە بکەن جارێ ئێمە خەڵکمان ناردووە بۆ خولێ ئەو جارەشەوە زمانی عەرەبی نازانێت ئەو چۆن دیفاع بێ شەڕی چی پێ دەکەی لە بەغدا یعنی چۆن ئەو دەتوانێت شەڕی مادە دەستوریەکان و پرۆژە یاساییەکانت لە بۆ بکە ئەوە کێشەیەکی سەرەکییە کێشەی دووەم کە لێرانەدامە باسی دەکەین بڕگا تەفسیریەکانی مادەی دەستوری ئەو بە وەزوو ئەوەی کە پەیوەندە بە فرۆشتنی نەوت و غاز لەسەر ئاسی نێودەوڵەتی شەرعیەتی هەیە مادەی 2956 ئەنجومەنی ئاساییش لەسەر ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا خۆ بڕیار هەیە بڕیاری ئەنجومەنی ئاساییش هەیە کە شەرعیەت دەدا بە هەرێمی کوردستان بۆ ئەوەی نەوت و غازی خۆی بفرۆشێت هەرچ کاتێکیش پرۆژه یاسای نەوت و غاز لە ناو پەرلەمانی عێراق ئاکتیڤ کرا ئەوە دەبێ هەرێمی کوردستان و هەموو لایەنێکیش بستنە ژێر ئەو چوارچێوەیە ئەم ئەوڕۆ جۆم لە بەیاننامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرت هەندێشتی باس کرد هەندی ڕووکردنەوە لەسەر ئەو بابەتەدا کە لە زیاتنی ناردنی نەوە ئێمە اتفاقێکمان هەیە چەند بەشی ئێمە دەکا لە پارەکە ئەکوژین و دوای ئەوان بۆ دەنێرنەوە ئەوانە باسکرا خوێنەوە بۆ کرا بەڵام هەر لە هەما لە لێدوانەکەی ڕابردوو بۆ کەناڵەکەی بەڕێستان ئەو کاتەش من زۆر زەختمنەوە کردەوە کێشەی نێوان هەرێم و بەغدا چارەسەر ناکرێت تا تۆ دەبێ خاوەنی ئەنجومەنی فیدرالی ئەنجومەنی فیدرالی بۆی هەیە پرسەکانی نێوان هەرێم و پارێزگانە بەستراوەکانی بارێم لەگەڵ مەرکەزات چارەسەر چێ بەسە دکتۆر لە پێکێنانی و ئەنجومەنە فیدرالیە ئەگەر کورد بەشێک بێ لە پێکێنانی بۆ کورد هەوڵی نەداوە لە ڕابردووە بیجوڵێنێ ئەم کەیسە بەڕاستی لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەوە پارتی وێچێتی ینی بەرپرسیارەتی زۆریان بەبەردەکەوێت بە حکومەوەی حزبیەکەم و دووەمی کوردستان ئەوانە نوێنەرایەتیان هێدە ناو پەرلەمانی عێراق بۆ تا ئێستا نەیان کردووە نازانم بۆ نەیانتوانیوە زۆر مادەی تر هەیە بجوولێ درێ ئێستا خەڵکی تر دێ بە دوو ئەندام پەرلەمانە چێت پرسێکی چارە نووساس ئەجوولێنێ لە بەغدا ئەوان بۆ ئەتوانن بۆ ئێمە ناتوانین ئەگەر ناتکرێت گوێ لە داواکاریەکان و یاخود مرافعاتەکانی وان ناگیرێ دەبێ بۆ خەڵکی کوردستانی شروع بکەنەوە دادگای فیدرالی ئیشی وان ئەکایان ئیشی ئێمە ناکات بۆ لە هەندێک جاریش دادگای فیدرالی بۆ من لەسەر مادەی 140 دەستور گوتی مادەی 140 دەستور ماوە بەڵام هیچ سەقفێکی زەمەنی بۆ دانەنا یعنی دەتوانین بڵێن دادگای فیدرالی ئەو مادانەی پەیوەستن بە هەرێمی کوردستان و لە بەرژەوەندی کوردستان دانا ئەگە بشی کا بەڵام سەقفی زەمەنی بۆ دیاری ناکە بەڵام ئەو مادانەی کەوا دژی هەرێمی کوردستانن مهلەی بۆ دادنێ مدەی بۆ دادنێ کە ئەوەش بەڕاستی پێشهاتێکی خراپە ڕەتکردنەوەی پرۆژە یاساکانی پەرلەمانی کوردستان لەلایەن دادگای فیدرالی عێراقی پێشاتێکی خراپە تەواوی گەری کورتی دازێرە دەکا بەسەراحەت من هەر قسەم کردو لە زۆر کەناڵەکانیش نابێ هەرێمی کوردستان بچێتە ژێرباری جێبەجێکردنی ئەو بڕیارە بچێتە ژێرباری جێبەجێکردنی ئەو بڕیارە کیانی هەرێمی کوردستان تەنیا وەکو ناوە دەبێتەوە لە ناوەڕۆکدا دکتۆر ئاراس ئەگەر نەچێتە ژێرباری جێبەجێکردنی بڕیارەکە چکە هەمومان نەزانین یانی بڕیارەکانی دادگای باڵای فدرالی لە ئێستەیە ینی یەکلایکەرەوەی دەبێت جێبەجێ بکرێت بەڵام هەرێمی کوردستان ئێستا ینی ناوێت جێبەجێ بکە یاخود ناوێتێتە ژێرباریەوە کاردانە و لێکەوتە خراپەکانی دوای جێبەجێ نەکردنی ئەم بڕیارەت چیە بێ لەلایەن بەغدا و چکە بینیمانە بەغدا لە ڕابردوو لە دوای ڕیفراندۆم چی بەسەر خەڵکێنا چی بەسەر هەرێمی کوردستانێنا هەموو دەواازە و فڕۆکەخانەکان و ئاسمان و دار و بەردی لێدا ئەخسین بەڕاستی من لەو قەنەعەتە نیم ئەو هەڵی لە سەردەمی حکومەتی عەبادی کرا ئەو جارە دووبارە بکرێتەوە چونکە نە کۆمەلگای نێودەوڵەتی و نە ئەو کۆمپانیانەی کەوا گرێبەستیان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە
قبولیەکەن چونکە ئەو کۆمپانیانە خاوەن کەسانی شارەزان لە خوێندنەوەی پسپۆ یاسای وڵاتان و دەستوری وڵاتان ئەگەر ڕێگا چارە ناوخۆیەکان نیانگەنێتە ئەنجام لە ژێر ناونیشانی الحیمایە دیپلۆماسیە دەوڵەتەکانیان دێتە سەرخەت ئەتوان ئەو پرسە بجوێ دەدەن لە دادگای نێودەوڵەتی لە مەحاکمی نێودەوڵەتی جا مەحاکمی تحکیم بێ یا مەحاکمی ئەوانەی کە سەر بە دادگای نێودەوڵەتینە ئەو قەزیەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی حکوومەتی عێراقی ئەیدرۆنی دەیدۆڕێنێ ئەگەر کێشەکە بکەوتە دادگاکانەوە چونکە لە دەستور زۆر بە جوانی ئاماژە پێکرایە لە مادەی 112 کە ئەوە مشتەرەکە دەبێت بە مشتەرەکی بکرێ ئەو حکومەی دادگای فیدرالی بە هەموو پێوەرێک حکومێکی ناعادیلانەیە پێچەوانەی دەستور و پێچەوانەی سیستەمی فیدرالی عێراقیە هەر بۆ زانیاریشتان پشتی بەستاوە بە دوو مادەی کۆنی سەردەمی ڕژێمی پێشوو کە ئەو کاتە سیستەم کۆماریەکی مرکزی بووە نەک کۆماریەکی فیدرالی جابۆیە باشترین حل لایەنە کوردیەکان هەوڵ بدەن لەگەڵ لایەنە عێراقیەکان لە دانیشتنێکدا پرۆژە یاسای نەوت و غازی عێراقی جێبەجێ بکرێ بە جێبەجێکردنی پرۆژە یاسای نەوت و غازی عێراقی تێپەڕاندنی ئەو پرۆژەیە کەواتە خۆی لە خۆیدا ئەو بڕیارەی ئەو حکومەی دادگای فیدرالی عێراق تەجمید دەکرێت کە تەجمیدیشکرا اتفاقیکرا لە نێوان مرکز و حکوومەتی هەرێم لەسەر چارەسەرکردنی کێشەکان لە ژێر چەتری ئەو پرۆژە یاسایە کێشەکان خۆی چارەسەر دەبن لەو حاڵەتەدا بەڵام ئەگەر هەر ئاوها ئەبێ ئەکشت خاڵی زۆر ضروری ئەبێ ئاماژە پێدەم ئەوڕۆ پرۆژە یاسای نەوت و غازیان ڕەفز کرد بەیانی پرۆژە یاسایی وەزارەتی پەروەردە ڕەفز دەکات دوو بەیانی پرۆژە یاسای خوێندنی باڵات ڕەفز دەکات دەبیانی دێتە سەر گوبرگەکان و نازانم چی کەواتە شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستان جابۆیە نابێ ئەوە دەبێ هەموو پارتولانە سیاسەکان دش بە بڕیارە بدۆستنەوە گە بازەکەی هەر چەندێکیش بێ چونکە ئەو شتێکە پەیوەستە بە پرسی نەتەوەییمان بە ئاسایشی نەتەوەییمان پرسێکە پەیوەندی بە کیانی هەرێمی کوردستانەوە هەیە هەرچەندەی مەکیانێکی سەر بەخۆنین بەڵام یانێکی غیرە سەر بخۆین لە ناوچەکەدا هەیە لە چوارچەوەی دەوڵەتی عێراق لە پرسە ئەقلیمیەکان لە پرسە نێودەوڵەتیەکاندا بە پرسمان پێدەکرێ و ڕامان هەیە بە قەناعەت هەرێمی کوردستان چێتە ژێر ئەو بارەوە. زۆر باشە دکتۆر دەست خۆش دێ بۆ خزمەت جەنابەت بەڵێ کاگ پێشڕەو ینی مەسلەی دکتۆر مەسلەیەکی گرنگی وروژان بۆ نمونە ئێستا ینی ئەم مەسلەی کێشانی نێوان هەرێم و بەغدا ئەین تۆ دەبێ یا لەسەر ئاستی ئەنجومەنی نوێنەران و نوێنەرە کوردەکان کە دەچنە بەغدا لەسەر ئاسی ئەوان یەکلابێتەوە بڕیار و مادە دەسووریەکان لەسەر دەستی ئەوان و بە هەمانجی لەگەڵ لایەن و کوتلەکانی دیکە ینی چارەسەر بکرێ یاخود دەبێ هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق ڕێک بکەون هەرێمی کوردستان ئەتوانێت خۆی لایەنە سیاسیەکانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی سوننە و شیعە ڕێک بکەون بۆی کە بتوانن لە داهاتووە لە دەرچواندنی بە تایبەتی بڕیاری ینی نەوت و گاز لە عێراق هەماهەنگ بن و هاوکار بن وەرە پێناو بەرژۆندی هەموو عێراقیەکان دەربچێت و بە ئاسانی ینی ڕێگە سەختەکان ببڕن. من بەڕاستی نامەوێت زۆر نەزەریات قسە بکەم هەرێمی کوردستان لە هەردووک بارەوە چۆن دەتوانێت هەملایەن لەگەر لە ڕێگای نوێنەرەکانیەوە یانیش لە ڕێگای کیانەکان حیزبە سیاسەکانەوە بزیدان و سان بکە لە حاڵەتە خۆی یەکگرتو نەبێت چۆن دەتوانن ئەوان جێمالی ڕادەگەن کاتێک ئێمە پەرتەوازە و تاسەری ئەسخان دژ بەیەک بین خۆ هەموو ئەوانەی ڕوویدایە لە ماوەی ڕابردوو لای پرۆسیسی ئازادی عێراق هەموو ئەم تێستە خراپانەی کە مای زیان بووینە بە هەرێمی کوردستان لە ئەنجامی پەرتەوازی و نایگرتووی ئێمە هاتە دیەوە بە هەموو ئەوانەشەوە کەوتم بەمانە پێچەوانەکەی تریشەوە لە ئەنجامی یەکگرتووی یەکێتی نێوان ئێمەوە هاتۆ دی چۆن دەتوانێت ئێمە لە هەولێرە یان لە سلێمانیا ئیدعای یەکگرتووی بکەین کاتێک ئەمە لە بەغداوە ناکۆک و دوش بەیەک بین بێگومان بەوە دەبێتن ئێمە لە پێشەمو شتێکەوە دۆسیەکان لە ناو هەرێمی کوردستانە چارەسەر بکەین ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە حکومەتی هەرێمی کوردستان دەبێت موسسەیەک دروست بکات موسسەکە ئیشی شەن و کەوتکردنی مادە دەستوریەکان بێت تا ببی کاتە کەرستەیەکەوە بۆ داکۆچکردن لە مافەڕەواکانی هەرێمی کوردستان بکاتن چۆن دەکرێت من لە وەڵامی پرسیاری تورە پێوت کۆمەڵک دۆسیە هەن لە بەردەستی هەرێمی کوردستانە بەڵام ئەوە هەرێمی کوردستانە نازان بۆ هۆکارەکەی ینی هۆ کەم تەرخەمیەکەی ئەوەیە کە ناتوانانی بیجوورێنی من دەمەوێت قسەیەک بکەم قسەیەکی جیانی هەیە ئەگەر چیش دووبارەیە دەرێ ناکرێت سوالکەر ینی سوال لە سوالکەر بکەیت چۆن هەرێمی کوردستان بە پەرتەوازەی دەتوانێت
سواڵی یەکگرتووی لە سونە و شیعە بکات بۆی هەمواری محکەمەی اتحادی بکات یان بۆی هەمواری محکەمەی هەنگاوەکانی تر بکاتن بە هەمان شێوە چۆن دەتوانانی هەرێمی کوردستان سواڵی بەدەستهێنانی استقاقاتی هەرێمی تاک بەتاج کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بەغدا بینیت کامومان بینیمان لە ماوە ڕابردوو خۆپیشاندان لە بەغدا لە بەسرا لەو شارانە ڕووبوو لە بەروی مافە سەرەتاییەکانی نەبوو کەواتە دێمەوە سەر ئەسلی مەسەلەکە سەنتەری ئێمە بۆ بەهێزبوونمان لە بەغدا لەو حاڵەتەوە دەبێت کە ئێمە خۆمان لەناو خۆمان بەهێز بێت تۆرە سیر بکە تازە پرۆسیسی ئازادی عێراقا ڕوودەدات 2003 هەرێمی کوردستان لە بەرۆی لە ناو خۆی یەکگرتوو بوو بەهێزترین خاڵی دروستکەرەوەی عێراق بوو شیعەکان لە بەروی پەرچ و بڵاو و پەرتەوازە بوون بە ئەندازەی کورد یەکگرتوون کاریگەر نەبوون بۆی لە دواوەی کورد بوون ئەگەر چی ژمارەشیان زۆر بوو وە سونەکانیش لە بەرەوەی ئەوسای یاخی بوون لە ناو پرۆسیسەکە بایکۆتیان کرد بوو بەڵام خۆ هەنگاوەکانی دروستکردنەوەی عێراق خۆ ئەندازیارەکانی هەموو کوردن لە ناویشیە بوو ئەندازیارە نەهاتوان تدی کە یەکگرتوو بووینە بۆیە ئەولەویەت لە بەردەم هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکان چارەسەرکردنی کێشە ناو خۆیەکانە اینجا لە دوای ئەوە دەتوانین بچین لە بەغداوە سەنگەرێک بین بۆ داکۆچی لە کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە ئەم قسەی ئەم جارەی محکەمەی ئیتیحادی تازەیە ینی لێکەوتەی پێشهاتی تازە دروست دەکات بۆچی لە بەرەوەی جانبێکی قانونی گرتی هەمووشمان دەیزانین بڕیارەکانی باتن جێبەجێ دەکرێن بۆیە ئەم قەرارانە کە جێبەجێ بکرێن ئێستا بەغدا لاوازە بەڵام بە ئەمە تۆزێک دووربین بین ئەگە سبەی بەهێز بوو خۆ کاتی خۆش پێمەوە بوو لێکەوتەکانی ڕیفراندۆم نابێتە مای داخستنی سنوورەکان بەڵام کە دیبینیشمان داخرا خۆ کاتی خۆشی پێماوە بوو لێکەوتەکانی ڕیفراندۆم نابێتە مای جولاندنی هێزی سەربازی لەلایەن بەغداوە کەچی ڕوشیدا بۆیە بە منطق و بەسراتیش هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان بەر لە حکومەت سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەبێت بێت بە دەستگایی کار لەسەرمە بکات کۆمەڵێک بابەت هەیە بیر لە ئێستا نەکە کە بەغدا بۆی کۆمەڵێک کێشەی گەندەڵی و ناپەرتەوازەی و ناکۆچی کۆمەڵێک شترە ئێستا لە لاوازیە بەڵام ئەم ئاسارە قانونیە کە ئێستا محکەمەی اتحادی دەکە ئەگە چارەسەری نەکەین یان هەوڵی گۆڕانکاری نەکەین ئاسار دروست دەکات لە داهاتووشە کاری لەسەر بکات وەکو چۆن لە ماوەی ڕابردوو ئەم دۆسیە تەمەنێکی هەبوو ئێستاوە جولێندرا ئەشێ بە هەمان شێوە لە ماوەی داهاتوو ئەگەر ئێمەها پەرتەوازە و لاواز بین بەغدا بڕۆ و بەهێزی زیاتر بڕوات ئەمە بڕوە ئەمە لەلایەکی تریشە ئەم بڕیاری محکەمەی اتحادی هاوکاتە لەگەر قەزیەی ئۆکراین و رووسیا ئۆمانە فۆرمی دنیاوە خەریکە شێوەیەشتر وەردەگرێت لە گریمانەی جێبەجێبوونی یان دروستبوونی ئەم هەموو جلهێزە ینی لە لادانی یەک جەمسەری بۆ دوو جەمسەری ئەوانەوە ئێگرێنتی چییە وڵاتێکی یەکێک لە زلهێزە گەورەکانی جیا و پاڵپشتی بەغدا ناکە بۆ بووکانەوەی هەرێمی کوردستان ئێگرێنتی چییە تۆ وڵاتە زلهێزەکانی دنیا ینی تا چەند ئەو شیکردنەوە گریمانەی ڕاستە کە دەوترێ بۆ نمونە رووسیا و بۆ نمونە ئێرانیش لە پشت دەرچواندنی ئەو بڕیاری دادگای باڵای فدرالیەوە یان ئێمە پێ دوایە ڕاست بێت کاریگەری هەبێ لە ڕاستیە ئەمەی دەوترێ تحلیلکردنە یا شەن و کەوکردنە بەڵام وەکو دیکۆمنتێک کە رووسیا و ئەمریکا رووسیا و ئێران لە پشتۆی ئەم بڕیارە بن وەکو وەسایق وەکو شتێک هیچ نییە بەڵام ئەم بڕیارە هاوکاتە لەسەر ئەم قەیرانێکە لە ئێستا دنیا دروست بووە کە دەبێتە هۆی پەرچەکرداری کردداری داگیرکاری رووسیا بۆ ئۆکراین ببێتە هۆی نەکڕینی گازی سروشتی و نەخشەی هەرێمی کوردستانیش گازێکی زۆر سروشتی تێدایە لە چەند ڕۆژ بەر لە بڕیاری محکەمەی اتحادی بینیمان سەرۆکی هەرێمی کوردستان لەگە سەرۆک کۆماری تورکیاوە لەوێ یەکێک لە تەوەرەکانی دانیشتنی بریتی بوو لە گاز بوو بۆیە دێتۆ سەر ئەم تحلیلە کە محکەمەی اتحادی دۆسەیەکی کۆنی جوولات بۆ ڕێگریکردن لە هەرێمی کوردستانەوە بەڵام من دێمە فراوانتر لەوە بیر دەکە بۆ هەرێمی کوردستان نابێت بۆ کو ئێستا کار بکات بەڵکو دەبێت ئێستا کۆمەڵێک دۆزێ هەیە بیجوولێنی تاکو بۆ پێشهاتەکانی داهاتوو یان لێککەوتەکانی دروستبووی شەڕی رووسیا و یان گریمە سەرکەوتنی رووسیا و دروستکردنی دوو جەمسەری هاوشێوەی ڕابردووە ئەمەوا دەکات وڵاتەکان پڕ لە قەیرانتر بێت بە تایبەت بۆ ئێمەمانانەوە کاتێک ئێمە لە بینی بەغدا و هەولێر بێگومان وڵاتان بەغدا هەڵدەبژێرن وەکو بینیشمان لە ینی تێستیشمان کرد لە ڕیفراندۆم وایە بۆیە من لێرەوە پێشنیار دەکەم ئێمە دەستگایەک دروست بکەین دەستگایەکە یان کۆمەڵە خەڵکی پسپۆر لە دەستورە بانگ بکەین
ئەمانە کاریان کۆکردنەوە یان دروستکردنی داوای قانونی بیت تاکو ئەمە ببێتە کەرستەی کارەوە بەرامبەر هەموو هێرشانێک کە لە بەغدادی خاتە سەر هەرێمی کوردستان ئێمە دوو هێرشی بەرامبەرمان هەبێ لە حاڵەتێک زۆرینەی کاتێک هەرێمی کوردستان بە کاراکتەرە سیاسیەکان و بە چاودێرە سیاسیەکان و بە کاراکتەرە حیزبیەکانەوە شەنوکەوی دۆخی ئێستای دیوان هەولێر و بەغدا مەبەستم لە هەرێمی کوردستان و عێراقە دەکەت هەمیشە ئیدعای ئەوە دەکەین کە کۆمەڵک مادەی دەستوری هەیە ئێمە جێبەجێمان نەکردووە ینی بەغدا بەرامبەر ئێمە جێبەجێ نەکردو بۆ ئەمانە نەبێتە کەرسەی باشی داواکردن و داکۆچیکردن ئەمە لەلایەک تر ئێمە کاتێک ڕێککەوتنێکی دوای پرۆسیسی ئازادی عێراق هەبێت بە نوێنەرایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لەوێەوە نوێنەری بەغدا و نوێنەری هەرێمی کوردستان ئیمزایان کردو ئەگەر لە ماوەی 6 مانجی داهات و قانونی نەوت و گاز دەرنەکرێ هەرێمی کوردستان مافی فرۆشتنی دەبێت بۆ ئەمە نەکەینە کەرسەی سکاڵاکردن لە محکەمە ئیتیحادیەوە کەواتە من دێمەوە سەر ئەسلی مەسەلەکەم وەکو چۆن لە وەڵامی پرسیاری دووەمیشە بە شێوەیەک هێمان بۆ کرد هەرێمی کوردستان دەبێت لە ماوەی داهاتوو واز لەم بەرگریە نەزۆکانە بینی ڕێکم ئەو ڕۆژە یەکێک لە کاراکتەرە باڵا سیاسەکانی هەرێمی کوردستان کاتێک باسی لە بینینی سەرۆکی حکومەت کرد داوای لێکرد بوو ئەم دیدارە نەزۆکانە واز لێبینی قسەکە ڕاستە ئێمە لە ماوەی ڕابردوو هەمیشە داوای مافمان کردێت داوای حەقمان کردی هەمیشە پێشیان نەداوین یان پێشیان داوین بە شێوەیەشتر بوو بەڵکو دەبێت لە بەرامبەر ئەوە ئێمە گەندەڵی کەم بکەینەوە لە هەرێمی کوردستان ئێمە وا بکەین تووڕەبووی شەقام ئاش بکەینەوە ئێمە وا بکەین کۆمەڵک کار هەیە لە پێناوی کۆمەڵانی خەڵکەوە بەکاری بێنێت تاکو ئەم ڕامانێکە ئێستا گۆڕاوە ئاوەژی بکەینەوە ببێتەوە پاڵپشتی اینجا ئەم پاڵپشتش ببێتە مای یەکگرتنی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستانە لەوێ بێک دەنگەوە کاریگەر لەسەر بکەن بێگومان ئەمەش بەوە دەبێت بەرژەوەندی حیزبیەکان بەلاوە بدرێ بەڵکو بەرژەوەندی نەتوێتەکان بخرێتە پێشەوە زۆر باشە کاک پێشەوە دەست خۆش دکتۆر ئارازیانی ئەمە ئەم بابەتەیانی بەستینەوە بە دۆخی هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر مەسلەی مافی موچە و هەروە شایستەدارایەکانی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بەڕاستی چونکە ئەم دۆسەیە هێندە ینی کاریگەری کردوتە سەر هەرێمی کوردستان لە بەرامبەرە ئەوەی کە زۆر کاریگەرە پێی دۆخی فەرمانبەران و موچەخۆران و لە ڕێوە بازار و هەروەها جوڵەی بازار و هەروەها مامەڵە دارایەکان و کۆمپانیەکان بەگشتی ئەمانە هەمووی پەیوەستن بەم بابەتەوە پێ دوایە گەر هەرێم وەکو کاک پێشڕۆ ئاماژەی بۆدا ئەگەر جوڵەی خێران نەکا ئەگەر بەجددیەت ئەم بابەتە وەرنەگرێ ئەگەر لەگەڵ بەغدا لەسەر هێڵ نەبێ ئەگەر لۆبی دروست نەکا بۆ ئەم مەسەلەیە یعنی دۆخی خەڵک تەحمولەکە بۆ ئەم بابەتە ئاوەها بە هەڵواسرایی بمێنێتەوە چکە بەڕاستی ئەوەی ئەمڕۆ کە بینیمان بە تایبەتی لە کۆنگرە ڕۆژنامەوانێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەمە لێشی نەدا بە خەڵکی هەرێمی کوردستان لە ڕووی موچە لە ڕووی دابشکردنی موچە لە کاتی خۆی لە ڕووی باشبوونی دۆخەکە بەڕاستی بەڵێ طبعاً ئەگەر ئەو بە شتێکە بەستمەوە طبعاً هەڵبژاردننی پێشوو خەڵکی هەرێمی کوردستان تا ڕادیەکی باش وەڵامی پارتولایانە سیاسیە کوردستانیەکانیاندایەوە بە بەشداری نەکردنی سەدا 56 انتخابات و بە شەتەبکردنی سەدا 15 لە انتخابات خۆی ئەوە وەڵامێکی دروستە گە پارتولایانە سیاسەکان خۆیان ئەو وەک مەترسی سیر نەکرد ئەدی بەچ بە ئاگادێنەوە ئەوە شتێکی ترە جا بۆیە من لەگەڵ ئەوەدام ئەوەی دەبێت حکومەت لە سەرکۆکردنەوەی داهاتی ناوەخۆ زەبتێکی ئیداری بەهێزی هەبێ ئەمن ئەوڕۆ پێم سیر بوو جۆم لێ بوو هەندی ناوچە هەیە داهات نانێرێتەوە ئەبێ ڕوون بکرێتەوە کامە مەحافەزەیە داهات نادا کاک پێشڕۆ جوانی پێکا کە ئێماتە سەرمانتوانی وە لە ناوەخۆ یەک بین لەسەر پرسە چارە نووسازەکان ئێمە لە نێو ماڵی خۆمان یەک نەبین و لەسەر دانی داهات بە دەستگایکی موسەساتی بۆی موسێ خەڵکی پێدا بەش بکرێم ئەی لە پرسە چارە نووسازەکان ئەو شەڕە ئیرادەیە چۆن لە بەغدا بیکەین لەسەر پرسەنەتەوەیەتەکەمان کەواتە ئەوانەی کە لە حکومەت بەشدارن هەمویان بەرپرسیارن هەر کەسە بەپێی ئەو دەنگ و کورسیان و وەزارەتانێکەوە هەیەە خەڵکی کوردستان پەیامی خۆی پێیان داوە ئەوانیش دەبێ ئەوە بە باشی وەربگرن ئەگەر هات و خۆیان چاک نەکەنەوەهانەیە لە انتخاباتی هەرێمی کوردستان و 1970 خەڵک دەنگ نەداکات جا ئەگەر ڕایی خەڵکیان بەلاوە گرنگ بێ دەبێ چارەسەر خۆیان چارەسەر بکەن و هەوڵ بدەن خزمەتی زیاتری هاونیشتیمانیانی کوردستان بکەن ئەگەر هەدەفیشیان بەستەنیا
بە سەدادەی خەڵکی کوردستانیش بستنە حکوومەت و پارلەمان و حکومت پێبێن ئەوە شتێکی ترە جا بۆیە وەک کاک پێشرەو باسی کرد دروستە ڕێخستنەوەی نێوماڵی کورد بەهێزی نێوماڵی کورد ئەوە گرنگتیمانەوەی ئێمە دەکات لە مۆزوع لیمونی و دەڵەتەکان ئەرچی حکومت شەموچە و قوتی خەڵک دابین بکات واجبە لە سەرشانی خەڵک هاوڵاتی علاقی بەوەدا نییە ینی مامەڵی تۆ لەگەر حکوومەتی مرکز چۆنە لەسەر ئاسی اقلیمی چۆنە لەسەر ئاسنی و دەوڵەتی چۆنە ئەبێ موچە بۆ خەڵک دابین بکرێن ئەشبێ هەوڵێ بدەین لەمە دووە لە عێراق ئەو پارتولایانە سیاسیانێکەوە مەبەستم هەرێمی کوردستانە لە عێراقن هەوڵ بدەن بودجە وەکو کارتی فشار وەکو کارتێکی سیاسی بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکارنهێنرێ گرینگە ئێمە خەڵکێکمان هەبێت لەوێن دەرەی پرۆژه یاسای لەسەر ئابڕ نەبێت کاتێک کە دەنگ دەدا پرۆژه یاسایەک لەناو پەرلەمانی عێراق لە ئەلفەوە تای یاکەی یاساکەی تێگەیشت بێ نێوان سەترەکانی خوێن بێتەوە زمانایکی هەیە لە ڕووی یاساییەوە تەنیا دەست بڵندکردنێک دەبێت بە یاعازی سەرۆکی فراکسیۆن و دەستێنانە خوارەوەک بێ ئەوە کارەساتی ئێمە نەمانتوانیوە کەسانی پسپۆرە دام و دەستگاکانی عێراق دابنین جارێشتری کاک پێشەوە لە کەناڵشتر قسەمان کرد لەسەر ئەو بابەتە ئێمە دائیمەن حکوومەتی عێراق سوودی لە توانا و لە هێزی تاچی کوردی وەگرتووە بۆ بەڕێوەبردننی حکوومەتی عێراقی بەڵام ئەوانەی کە چونەتە لە دەکەن لەسەر کۆمارەوە تا خوارەوە وەک عێراقیەکی 100% مامەڵیان کردووە ئەوەندەی لە بەرژەوەندی عێراق قسەیان کردو و لە بەرژەوەندی عێراقیشیان کردو ئەوەندە گرنجە بە پرسە چارەنووسازەکان نەداوە کە تایبەتە بە هەرێمی کوردستان و نەتەوەی کورد ئەوە کێشەکەیە کەواتە پارتی تێدا تاوانبارە یەکێتی تێدا تاوانبارە پارتولایانە سیاسەکانی تر تێدا تاوانبارن ئەوانە هەمویان بەرپرسیارەتیان ئەگەوێتە ئەستۆ هەر کەسە بە بژێرەی وەزنی خۆی دەستخۆش دکتۆر ئاراس کاگێ پێشڕەوەی سیپێ دوایە ینی بۆ نمونە زیاتر ناشەفابوونی ینی دۆسەی نەوت و غاز هەرێمی کوردستان دیار نەبوونی ئەو داهاتە و سەرچاوە ناڕوونەکان کە باز لە نەگەڕانەوەی داهاتەکەن یاخود نردنەدەرەوەی ڕێژەی نەوتەکەن ئەمانەش هۆکار بێ بۆەوەی کە تا ڕادەیەک ئەم دۆسەی لە نێوان بەغدا و هەولێردا قورس کرد بێ بەڵام ئەگە بە کورتی وەڵام بیتەوە وەکو دوا سەرجوو پەیامیشت بێ سپاس دەکەم بەغدا ئێستا هەز دەکا کاتێک پانتاییەکی زۆر لە بینی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هێزی سیاسەکانی هەرێمی کوردستان هەیە ئەویش وەکو ئێمەمانان دەزانێت نزیک لە 170 دانیشتوان بەشداری پرۆسیسی دەنگدانی نەکردووە ئەویش ئێستا وەکو ئێمەمانان دەزانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە کاتێک لە شەقامە گشتەکان لە شوێنە گشتەکانەوە ڕامانیان چێ لەسەر حکوومەت بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ئەمە ئاوەژوو بکاتەوە دەبێت ئەمە زۆرم پێ دڵخۆش دەبوو ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئەم شەڕی لەسەر سەر کۆمار نەکرد بە بەقەت ئەوەندەی ئەم شەڕی لەسەر مافی قانونی نەفت و گاز دەرکردبە بێگومان قسەکەی جەنابەت ڕاستە دەبێت ئەم ئەحساسە لە تاک بە تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستان زیندوو بکرێتەوە کە دۆسەی نەفت ناشەفابوونی دۆسەی نەفت نەکاتە ئامرازێک بۆ ڕقلێبوونەوەی بەڵکو دەبێت بە ئیخۆی تێبگە ئەمە چۆن دەبێت بە شەفابوون دەبێت بە دادپەروەری تێدا بەرقەرار بکەیت بەوە دەبێت نەتوان هەوڵ نەدەی داهاتی ئەم کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە کاتی خۆیە دابەش نەکرێت بەوە دەبێت سنوورەکان شەفاف بکرێت کاتێک تاچی کۆمەڵانی خەڵکی کوردستان زانی لە پرۆسیسی نەفت و ڕێککەوتنی هەرێم لەگە وڵاتان لەسەر نەفتە چۆن چۆنیە بە هەمان شێوە داهاتەکانی ئێمە چۆن چۆنیە بێگومان ئەوسا دیفاع لەم قەزەیە دەکات وەکو چۆنچکە تاک کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ماوەی ڕابردوو هەمیشە هاوکار بوون بۆ ئەم حکومڕانیە بەڵام لە گریمانەی پێچەوانەکە وەکو ئێستا دەیبینی لێرە و لەوێ دروست دەبێت چونکە کاتێک ڕێژەی زۆری دەنگدەر ناچێتە پرۆسە ئینتیخابات کاتێک ڕۆژەی زۆری گەنج وڵاتی ئێمە وڵات بەجێدێری ئەمە پەیامێکە بۆ کۆی دنیاوە کە ئەم لەم وڵاتە مرتاحنیم بۆیە کاری ڕاست ئەمەیە هەرێمی کوردستان بێ چاکسازی حەقیقی گشتگر سەرەتا لە دۆسەی نەوت ئینجا لە خاڵە گومرجەکان ئینجا لە وارداتی ناوخۆی و کاری لەسەر بکە ئەنی ئەولەویەتەکە ئەو هەیە دۆسەی نەوت خاڵە گومرجەکان ئینجا وارداتی ناوخۆیەوە ئەو کات کۆدەنجێکی زۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان بەدەست دێنێت ئەم کۆدەنجە دەبێتە مای پێدانی وزە لە بەغداوە تاکو داکۆچی لە دۆسێ هەرێمی کوردستان و حکومڕانی هەرێمی کوردستانە بکە سپاس بۆ هەرێک لە میوانە بەڕێزەکان دکتۆر ئاراس عەبدوڵڵا مامۆستای زانکۆ کە لە ڕێگای سکایپەوە لەولێر لەگەڵ مابوو هێرا بۆ کاک پێشڕەوەی سی چاودێری سیاسی کە لە سۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵ مابوو بەڵێ بینەرانی بەڕێز
ئەڵلقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.